دیمەنی ئاژەڵە کێویەکانی شاخی بەرانانە لە دەربەندیخان. دوای شەپۆلێکی سەرما و سۆڵە و بەفربارین و ئاسایی بوونەوەی دۆخی کەش و هەوا و توانەوەی بەفر، ئاژەڵەکان دەرکەوتن و خەڵکانی ژینگە دۆستیش خواردنیان بۆ دابین دەکەن. وڵای لەم بەفرە زۆر یعنی هاتوونە خوارەوە برسییان بووەمانە ئیتر هەنێ جۆمان بۆ هاوردن یەک هاوڵاتیەک لە دەربەنیخان ئیتر ئاگدار بوو تر وتی حەزەکەم هەنێ جۆیان بۆ بێرم ئیتر منیش وتم کێشە نییە ئیتر ئەو هاوردی ئەرکەکەی لەسەر ئێمە بردومانەتە سەر شاخەکە بۆ یانیتر ڕۆژانە تقریبا هەفتەیە بۆمانە بردنە سەر بڕواکەی کە ئەچوینە سەرەوە ڕانە کردە سەرەوە دوای ئەهاتین سڵیان لێ ناکردی. هاوڵاتیان هاوشانی پۆلیسی دارستان ژیانی ئاژەڵە کێویەکان لە ڕاوکردن دەپارێزن. ڕایکە ئەرکی سەرشانمان دەشان لە بەزیکە جێبەجێکەین لە پاڵ ئەوەشە پاراستنی ژینگەمە لەسەر شانمانە بۆ نمونە پاراستنی ئەم کەڵەکانە کەڵاسکانە بەدابینکردنی خۆراک ئاو پاراستنیان ئەمانە پێویستە وایان لێ هاتووە تەواو لە شوێنێکی ئارامان بۆ ئێمە تێکەڵ ئێمە بوون. ڕێبواران و ئەو خەڵکانەی بە ناوچەکەدا تێپەڕ دەبن دەرکەوتنی ئاژەڵەکان خۆشحاڵی کردوون و چێژ لە بینینیان وەردەگرن. وڵاو حیوانانە هەم دیمەنێکی جوانی هەم شارستانی هەم شتێکی جوانە ئەگەر بیاڵن ئەمجا بەڕاستیان برادرە ئاسایشانە زۆر زۆر تا ئایان بۆ داناوە سۆندەکە جوان دیارە کۆیان بۆ کردوون یعنی دایما ئاگایان لیانەکە گەوێسەیەکی تەسویر ئاگای شتێکیانەکە دایما ئاگایان لێ لە هەموو لایەکەوە لە هەموو ڕوویەکەوە. ئێمە ڕۆژانە تێنەوە لە کەلار و لە مەیدان و تێنەوە سەیری ئەم شاخی بەرانەکەن سەری ئەو ئاسکەکانەکە شتێکی زۆر جوانە ڕۆژانە سەیرەکەن و دەستخۆشی لە جەماعەتی ئاسایشەکەن دائیمەنیان بینن ئاویان بۆ ئەوەنەوە جۆیان بۆ ئەوەنەوە خزمەتیانەکەنەوە دائیمەن خەریکی ئەو ئاسکوشتەکانەکەن بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانە. ئاژەڵەکانی شاخی بەرانان ڕۆژ بە ڕۆژ متمانیان بە مرۆڤی ناوچەکە زۆرتر دەبێت و ئەمە شوای کردووە ئاشنایەتی لەگەڵ مرۆڤدا پەیدا بکەن و لێک نزیک بوونەوە لە نێوانیان ڕوو بدات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.